ماوەی سێ ڕۆژە شۆفێرانی تانكەری سووتەمەنی لەسەر ڕێگای باشماخ پێنجوێن گورد بوونەتەوە و ڕێگە نادەن ئەو تانكەرە ئێرانیانەی کە سووتەمەنی هاوردە دەکەن لە مەرزی باشماخەوە بێنە ناو هەرێم. باوتەی شۆفێرانی هەرێمی کوردستان ماوەی 6 مانگە ئەمان سووتەمەنیەکانیان لە مەرزی باشماخەوە دەگواستەوە پارێزگاکانی هەرێم. بەڵام چەند ڕۆژێکە با بڕیاری وەزارەتی ناوخۆ شۆفێرانی ئێرانی دەتوانن لە پاش پشکنین بێنە ناو هەرێم و بارەکانیان دابگرن. فترەیەکە دوای دروستبوونی کۆرۆنا ئەم بارە ئێرانیانە لێرە خاڵی ئەکراوە ئێمەمان بردە خوارەوە ڕێگەمان پێدرابوو. ئێستا بە ناوی ئەوەی گوایە جیازێکیان هێناوە لە مەرزی باشماخ فاسی کۆرۆنا بۆ ئێرانیەکانەکەن مەبلەغی 6,000 دیناریان لێسێنن ڕێگە بە ئێرانیەکانەدەن ڕاستەخۆ بچێتە خوارەوە. باشە ئێمەش ئەمەمان پێ قبوڵ نەکراوە لەبەرەوەی گشتمان لە مەسلحەتیان داوین ئیشمان نەماوە کەسابەتمان نیە زۆر بەمان سیارەکانمان بە ساڵ خەوتووە. داواکاری ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی خۆجێی سلێمانی بە تایبەتی جەنابی محافزەکەین بێ بەدەم داواکاریەکانمانەوە بیرێک لە ژیانی ئەم خەڵکە بکاتەوە. خەڵک فەقیرە خەڵک نەدارە خەڵک نەبوونە خەڵک بە 5 عایلە سیارەیەکی هەیە. ئێمە ئەم تانكەرانە نایڵین تانكەری ئێرانی بچێتە خوارەوە لەسەر ئەوەی کە ئەلێرە بۆمان بەتاڵکەن بارەکانیان پێشیش هەر بەتاڵیان کردەوە یەکێک بە بۆنەی نەخۆشی کۆرۆنا باسییان کردووە. ئەلاساس ئەم بارانە نەیبینە خۆ بەڵام ئەم بارانە ساداتیە لە ئێرانەوە چۆن کە هەیەتە ئێرە لە ئێران بارەکرێت ترانزیتی نییە ئێمە ڕێگەی ترانزیتمان نەکردەوە ئەوە تا ئەو خەڵکە هەمووی دەبینێت و ترانزیت دەچێت خوارەوە ساری ئێرانی ئەمە نەخوارد ترانزیت نەخوارەوە بەڵام تانكەرەکان سووتەمەنین ئەتوانی ئالوێ دایگرن و بۆمان و ببینە خوارەوە. ئێمە ژینگەیەین ئێمە پایینین زەریبەیەین ئێمە باجەکەی مخاجات و غرامە و هەمووشەکان ئێمەین بۆچی ئێمە باران نەبینە خوارەوە. لای خۆیەوە شاخەوانە و بەکر بەڕێوەبەری گومرگی باشماخ ڕایگەیان کە بە بڕیاری وەزیری ناوخۆ کە لە بەیانی 44 داهاتووە ڕێگە بە هەموو ئەو شۆفێرە بیانانە دەدرێت لە خاڵە سنوورەکانەوە بێنە ناو هەرێم و لە پارێزگاکان بارەکانیان دابگرن لە پاش ئەوەی لە دەروازە سنووریەکان پشکنینی کۆرۆنا بۆ شۆفێران دەکرێت. سەبارەت بە ئەو داواکاری ئەو شۆفێرانەی کە ئێستا بە جۆر لە جۆرەکان ناڕەزایەتییان هەیە لەسەر چوونە خوارەوەی تانكەر و بارهەڵگری ئێرانی بۆ ناو شارەکانی هەرێمی کوردستان خۆتان زان ئێرە مەرزێکی نێودەوڵەتیە و ڕێکارەکانی مەرزی نێودەوڵەتی پێشتری شەر بەو شێوازە بووە کە باری ترانزیت و ئەوانەی سووتەمەنین ڕاستەو خۆ بارەکانیان گواستۆتەوە بۆ ناو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەم بابەتە خۆتان زان درێژەی کێشا هەتاوەکو لە مانگی 8 بە بەیانی ژمارە 44 لەلایەن وەزارەتی ناوخۆ بڕیاردرا کە ڕێکارەکان ئاسایی بکرێتەوە و بارهەڵگری بیانی هەم ئێرانی هەم تورکی بۆیان هەیە بێنە شارەکانی هەرێمی کوردستانەوە بە مەرجێک لە سنوورەکان پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بۆ شۆفێرەکان بکرێ. لە پاش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە مەبەستی ڕێگەگرتن لە زیاتر تەشەنەکردنی ڤایرۆسەکە با بڕیارێک هاوڵاتی و شۆفێرانی بیانی بۆ هەرێمی کوردستان ڕاگیرا و شۆفێرانی ئێرانی و ئەوانەی بارەکانیان ترانزیت و سووتەمەنی بوو لە ناو خاڵی سنووری باشماخ بارەکانیان ئاڵۆگۆر دەکرد بۆ ناو بارهەڵگرانی هەرێمی کوردستان. بۆیە بڕیارەکە تا بەرواری 28 کاری پێکرا و لە ئێستادا ئەو بڕیارە هەڵوەشاوەتەوە. عەبدوڵڵا غەریب کەناڵی گەلی کوردستان دەروازەی نێودەوڵەتی باشماخ.